مقتدى سەدر لە گۆڕەپانی تەحریر لە بەغدا بە توندی هەڕەشە لە حکوومەتی عێراق دەکا و سەرۆکوەزیرانی عێراق ئاگادار دەکاتەوە کە چاکسازی دەست پێ بکەنەوە خۆشی بە شاڵاوی ئەم چاکسازیە دەکەوێت. هذه المبادرة التي طرحها السيد ئەم دەستپێشخەری بەڕێز مقتەدا سەدر هەوڵێکە بۆ ئەنجامدانی چاکسازی و دەبێت چاکسازی لەگەلەوە بێت لەبەر ئەوەی بڕیاری یەکەم و دوایین بڕیاری گەلە حکومت بەرهەمی گەلە هەر بۆیە دەبێت حکومت گوێ لە هاوڵاتیانی خۆی بگرێت جا ئەگەر حکومت گەرێکی بێت چاکسازی بکات دەبێت چاکسازی لە خۆیدا بکات بە پێچەوانەوە هاوڵاتیان بڕیاری دیکەیان دەبێت. لایەنگرانی سەدر لەم جارەدا لە گۆڕەپانی تەحریر هەر لە بەرەبەیانی تاک و کاژێر 11 پێش نیوەڕۆ بەرەو گۆڕەپانی تەحریر ڕۆیشتن بۆ ئەوەی بە یەک دەنگ وتارەکەی سەدر بە شۆڕشێکی چاکسازی وەسف بکەن. نحن حاضرون تحت أمرة السيدة قائد ئێمە ئامادەین لەژێر ئاڵای سەرکردە مقتەدا سەدردا لە هەر ڕۆژێکدا بێت خۆپیشاندان دژی گەندەڵکاران بکەین. ئێمە شۆڕشێکی چاکسازین دژی گەندەڵکاران. مقتەدا سەدر لە وتارە جەماوەریەکەی لە گۆڕەپانی تەحریر باسی چەندین خاڵی چاکسازی کرد و بە توندی ئیدانەی گەندەڵی کرد و جەماوەر و لایەنگرەکانی خۆی هاندا بۆ ئەوەی لە هەفتەی داهاتوودا ئەگەر عەبادی چاکسازیەکەی دەست پێ نەکا ئەوەتە ئەمجارە جەماوەر ڕوو لە ناوچەی خەزرا دەکەن و بۆ ئەوەی حکوومەتێکی نوێ دابمەزرن. كلمة السيد القائد أعتقد إنذار بەبووچوونی من وتارەکەی سەیدی سەرکردە زەنگێکە دژی سیاسەتوانان و گەندەلکاران کاتێک وتی ئێمە دەچینە ناوچەی سەوز ئەمە لە خۆیەوە ئاگاداریەکە بۆیان واتە بنبڕکردنی گەندەلی و گەندەلکارانە بە ئومێدی خوادا هاتومان باشتر دەبێت. ئامادەبوونی مقتەدا سەدر لە گۆڕەپانی تەحریر بە هەڕەشە دەستی پێکرد بەڵام پرسیاری داڕژراو ئایا عەبادی ملکەتی داواکاری خۆپیشاندەرەکانە یاخود وەک هەموو جارێک دەنجی ئەم جەماوەرە بە فیڕۆدا دەچێ؟ سڵاح بامەڕنی دەنجی ئەمەریکا بەغدا.